جا من نازم انگلیزی بخوێنمەوە چی نووسراوە؟ نووسراوە ئانیا ئەوە دڵێکە دکتۆر هەڵگورت یعنی چی؟ یعنی تۆ منە خۆشە یا من تۆم خۆشە؟ من تۆم خۆشە. تۆ منە خۆشە؟ زۆر سپاس منیش تۆم خۆشە. ئێوەیان چییە؟ ئەوشیان خاتە بۆ تۆ. زۆر سپاس. ئەوە چی شەیە؟ منە خاتە. ئێوە زۆر جوای بۆچی من شیرم تۆ پەمەیت؟ پشی نییە. با کچ پەمەی نییە. با ئێوە. ئێستا نابێ من پەمەی بم ئەگەر لێ شین بم ئەسەوەتە شین بڕێژەوە ئەدی وەرچی کامەرەکەش پێنەمە ئانیا خانە ئانیا چەپت سەدرەدین چەندەم جارێ بۆ لایەمە؟ دووەم جارە مستاقە لەگەڵمانە؟ تۆ منە خۆشویست؟ میش تۆ خۆشویست ڕازیە بن ئەو ڤیدیۆ بڵاوکەین واسایە؟ ئەشماتی کێم وەڵڵا دەی بڵی پژاوەکەی ئانیا خان سپاس بۆخوا دەمداریمان چارەسەر کردبوو لەسەر پرۆگرامی دامپارێزیە وەک هەمیشە ئاماژگاریتانەکەی کە لە تەمەنی یەک ساڵ ناوەکانتان دەن بۆ لامان بۆی کە دەمدارین پارێزیە و دانە جوان دانی ئەڵساکە لە بەخلاکی چەند بۆ بکە دەپیان بڵێ سپاس.